بۆ یەکەم جار هەڵبژاردەی تۆپی پێی بچووکراوەی پارێزگای سلێمانی وەک تاکە هەڵبژاردەی هەرێمی کوردستان بەشداری پاڵەوانێتی کۆماری هەڵبژاردەکانی عێراق لە بەغدا دەکات. هەڵبژاردەکە لە شاری سلێمانی دوایین مەشقەکانی بەسەرپەرشتی سەردار ساڵح ئەنجامدا و بڕیارە بە پێکهاتێکی تەواو لاوەوە بەشداری ڕکابەریەکان بکات. مەجید سەلام سەرۆکی یەکێتی تۆپی پێی بچووکراوەی سلێمانی بۆ پەیام ئامانج لە دروستکردنی یەکێتیەکەیان ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت مەبەسمانە یاریزانمان بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق بانگێش بکرێت. وڵای ئامانجمان ئەوەیە ئەم یاریێژ وەکو یاریەکان تری پەرێ پێ بدەین وەکو پەرێ پێدراوە خۆتەزانی لە هەموو یاریگاکان هەر ئەم یاریەیە هەر شەشیە ینی زۆربەی یاریەکان لێرە شەشیە بەڵام بە شێوەیەکی ڕسمی نییە وەکو بڵێ بەڵام ئێستا ئەم بوتۆلەی ئێمەکە وەکو یەکێتی تۆپی پێ عێراقەوە وەکو بە شێوەیەکی ڕسمی ئێمە وەکو هەڵبژاردەی باشمان دروست کردووە ئەگە بتوانین یەک دوو یاریزان یان ڕاهێنەرێک یان حەکەمێک بکەینە ئەو حادەوە ئەوە شتێکی زۆر باش. لە لای خۆیەوە ڕاهێنەری تیپەکە باز لە ئامادەکاریەکانیان دەکات بۆ پاڵەوانێتیەکە کە درەنگ دەستیان پێ کردووە. هەروەها باز لەو کێشەیەش دەکات کە یانەکانی سلێمانی هاوکاریان نەکردوون بە پێدانی یاریزان بەڵام گەشتبینە بە سەرخستنی یاریزانەکانی بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق. دیارە کە کاتەکەی زۆر درەنگ بوو بۆمان لەبەرەوەی ون بەڵێنیان نابوو کە یاریەکان لە مانگی 4 و 5 بکرێ پێشیان خست کاتەکە زۆر کەمە داواشمان لە یانەکان کرد کە هاوکاریمان بکەنە و یاریزانانی کە پێویستە بۆ ئەم تیپە بەڵام نەچوونە ژێربارەوە لەبەر خولی کوردستان دەستی پێکردو بە تاکیدی قورسە بەڵام ئێمە ئامانجمان پەرەپێدانی یاریزانەکانە و دەرکەوتنیان هەم چەند یاریزانێکمان بتوان لە منتەخەبی عێراقا خۆی ببینیێتەوە چکە لێشیان ڕابین کۆمەڵێکیان کە لەو ئاستان یاریزانانی هەڵبژاردەکەش باز لە یەکەم بەشداری کردنیان دەکەن لە پاڵەوانێتیەکە و ئاماجی خۆشیان ئاشکرا دەکەن هەروەها لە ئاسی تیپەکەشیان ڕازین بەهۆی بوونی یاریزانی ئاز بەرزەوە. ئەمە یەکەم بەشداریکردنیم یەکێتیە و تازە دروست بۆ یەکێتێکە و ئامانجی ئێمەش سەرەتا بۆ بەشداریکردنە و پاشان کۆمەڵێک یاریزانی ئازبەرزیشی تایە ئیشەڵا تمۆحی وەشمان هەیە ئەنجامیشمان هەبێ. تاکید کاریگەری هەبووە ئەم یاریگا بچووکانە پێشتریش کاریگەر هەبووە لەسەر دروستکردنی یاریزان بۆ یاریگای گەورە. بڕیارە دوای تەواوبوونی یاریەکانی پاڵەوانێتیەکە هەڵبژاردەی تۆپی پێی بچووکراوەی عێراق دروست بکرێت بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی جیهان و بەرپرسانی هەڵبژاردەی پارێزگای سلێمانیش ڕای دەگەێنن بە گەشتبینیەوە لە هەڵبژاردەکان دەڕوانن و بۆ سەرخستنی یاریزانیان بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.